مامي من مستوى مامي من مستوى بەخێر بێن من چیا کاری خواردنەکەم لەم فیستیڤاڵە بەشدارم بە چەند جۆر خواردنێک کفتە، کوبە، شفتە، بریانی مریشک، فاسۆلیایتر ئەو خواردنان کوردەواریانە بۆرەک و کوبە و ئەمانە بەشدارم. سەربارەت بە کارەکەمان ئاستەنگی هەیە، ئاستەنگیەکانیش لە کاتی ئامادەکردن و گەیاندن بە کەسەکانە زۆربەی کات دروست ئەبێ بۆمان، چونکە زۆر کات ئەو خواردنانەی ئامادەیەکەین گرفتمان بۆ دروست ئەکات لە گەیاندن بە کەسەکانە و گرفت لە ئامادەکردنەکەیە زۆر جار ئەتەوێ خواردنی ئامادەکەیت کۆمەڵە گرفتیەتەڕێت بۆ نمونە لە پێداویستیەکان یا گرفتەکان ڕوئەدا ئەمانەمان هەیە بەگشتی و لەبارەی شوێنەکەشمانەوانە طەبعەن بارودۆخە کاریگەری هەیە لەسەر خواردنەکان و بەشداریکردنی خەڵک لە فیستیڤاڵەکان بە ئاراستەیەک کاریگەری دروست کردووە کە خەڵکان ناتوانن وەکو جاران بێن بەشداری فیستیڤاڵەکان بکەن وەکو خۆشتان ئەبینن لێرە، بەڵام ئەلحەمدولیلا لە چاو خۆشیان هەر باشە، ینی لە چاوەوەی کە کۆمەڵێک بۆی باری داراییەوە گرفتار بۆ، بەڵام هەر چۆنێ بێ بەوەی کەرتی تایبەتەوە ئەوەشی هەیە باشترە تر بە تایبەت ئیژەکەین بۆ خەڵک بە ینی نەبەستراوینەتەوە بە جۆرێک کارکردنەوانێ. زۆر جار گۆڕانکاریەکەم جاری پێشوو کفتەم دروست کردبوو بیبەری ملەوەنم تێکردبوو تامێکی زۆر تایبەتی یابوو، ئەوە وەکو نمونەیە کە باسی کەم. داوای بۆرەکەکەن ئەتوانم بڵێم بۆرەکی ئی تورکیا ڕێک بە هەمان تەریقەی تورکیا دروستیەکەمەوانێ بە شێوەیەکی عاشواییش کە لە ناو خۆمانە باوە دروستی ئەکەن بە هەمان شێوەژە دەتوانم دروستی بکەینەوانێ. خواردنی مریشکمان تەڵەبێکی زۆری لەسەرە، مریشکەکە خۆمان خۆشیەکەین بە چەند کەرەستەیەکی تایبەت کە خۆم دامناوە بووی تر وای کردووە تەڵەبێکی تایبەتی لەسەر بێ. خواردنی کەشم دروست کردووە بۆ نمونە کاساریای مەکسیکیم دروست کردووە، کۆمەڵە خواردنی کەم دروست کردووەی مەغریبیم دروست کردووەتەوانێ بە تایبەت دروستم کردووە تاوام لێ هاو لە دوو ڕۆژیانە هێنام کە زانیم خەڵک ئەوە نییە بۆی بیکڕێت هاتم کردمەوە بە خواردنە کوردیەکان، بەڵام سێرم کرد لە ناو هەمویانە لە قەرەباڵغێکی زۆر هاتنەوەوانم کە کۆ خواردنە مەکسیکیەکەوە، ینی هەستێکی زۆر خۆش بوو کە بۆ جاری دووەم و سێم تکراریان کردەوە لێم و پێیان دروست کردمەوانێ، هەستێکی زۆر خۆش بوو کەوتیان هاچوینەتەوە بۆ خواردنەکە نەجارێ بوو نەدوان بۆ شتێکی زۆر خۆش خواستێکی زۆر لەسەر خواردنی برنجە کوردیەکەم و مریشکەکەیە، ینی مریشک و برنجی کوردیم بە دەرەجەی یەکە لە ناو فیستیڤاڵەکانە.